انجمنی وەزیران، وەزارەتی پەروەردە، وەزارەتی دارایی، وەزارەتی پلاندانان، سەرۆکاتی پەرلەمانی کوردستان، بەڕێوەبەرهاتی گشتی پەروەردەکان لەسەر جەمپارێزگا و ئیدارەکان، ڕاگەیەندراوەکان، بیندرا و بیسترا و نووسراو. بەڕێزان لە پاش سڵاو و ڕێز ئێمە وەکو دەستەی گشتی نوێنەرانی وانەبێژان لە هەرێمی کوردستان کە نوێنەراتی زیاد لە 21,000 مامۆستای وانەبێژ دەکەین لە ڕابردوودا دەیان جار داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران، وەزارەتی پەروەردە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە کەرتی پەروەردە کە بێن بەدەم داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژەوە خەمێک لەو چینە مافراوە بخۆن کە داواکاری سەرەکیمان بریتی بووە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی و بەبێ جیاوازیکردن لە نێوان مامۆستایاندا. بەداخەوە تا ئێستا هیچ بەرپرسێکی حکومی نهاتۆ بەدەم داواکاریەکانمان. لەمەودا ئێمە دەستکراوە دەبین لە ئەنجامدانی هەر چالاکیەک کە لە پەروەردەی پشتەر ئەنجامی دەدەین. زۆر سپاس.